شیتی لە سەرەتای ساڵی 75ەوە کە دامەزراوە تووشی کۆمەلێک کێشە و قەیران بیا و هەر لەو کێشە و قەیرانانە شێکێتی توانیە خۆی دەرباز بکاتن یەکێتی بە ئاسانی ناتگەوە جۆ یەکێتی ڕووبارێک خۆینی شەهیدی داوە یەکێتی کەم نابێ بەو پەیج و لایەنانەی کە ئێستا لە دژیەکێتی هەندێک پەیجیان دروست کردیە و بەڵاو دەکەن و یەکێتی بۆی زەعیفەکەن بەڵام یەکێتی زەعیف نابێت بەوە و ئێمە بەرەو هەڵبژاردن دەچین داوا لە کادرانی خۆمان دەکەین داوا لە برادرانی خۆمان دەکەین کە ئەحتیمام بەو پەیجانە نەدەن و تعلیق لێ نەدەن و بۆ ئەوەی نەیارانمان کەیفی نێ و ئاسوودە نەبێتن بەو پەیجانە. میشێتی لە ساتی دروستبوونیەوە تا ئێستا بە سەدان بڵێن بە هەزاران هەوراز و نشێ و تێپەڕێەوە و هەستاوەتە سەرخۆ یەکێتی خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت یەکێتی سەدان و هەزاران کێشەی ئەوای تێپەڕ کردووە بۆیە داواکارم لە لایەنگران و کادیران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کێشەی وەها خۆیان بە بێلایەن بزانن ئەم کێشەیە پەیوەندی بە هیچ کادر و ئەندامێکی یەکێتیەوە نییە. بابەتێکی دیکە ئەوەیە کە لە ئێستادا سەدان پەیجی بێدایک و باوک لە فەیسبوک بەبێ سانسۆر کە هیچ سانسۆرێکی حکومی و کەسی لەسەر نییە هەستاون بە گەورەکردنی کێشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە هیوادارم کادیران یەکێتی هیچ بڕوایەک بەم پەیجانە نەکەن دڵنیابن لە نزیکترین کاتدا یەکێتی ئەم کێشەش تێدەپەڕێنێت و دەبێتەوە یەکێتیەکەی جاران. لە پێشەچی داواکارم لە گشت کادیر و ئەندامانی یەکێتی دۆستان و هاوڵانی یەکێتی کە متابعەی ئەو پەیج و ئەکاونتانە نەکەن کە ئێستا بە بڵێنن بە دەیانیان بە سەدان بە هەزاران دروست بووینە کە وەکو کورپێ ئەڵێ بێدایک و بابن واتە ساختەن هەرچەندە هەر پەیج و ئەکاونتێک ئایدۆلۆجیەکی لە پشتە دەستێکی لە پشتە و ئێستاش خۆمان دەزانین کە هەمویان ڕویان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و من لێرە لە مینبەری ئێوە پێیان دەڵێم کەەوە نەکەر ئەو پەیجانە نەوک ئەو حزبانێک کە دژی یەکێتین ئەو دەوڵەتانەی کە دژی یەکێتین هیچ کەسێک ناتوانێت یەکێتی لەناو بەرێتن چونکە یەکێتی قاعیدەی دڵسۆزی هەیە یەکێتی حزبی شەهیدانە یەکێتی خەباتێکی بێوچانی هەیە جا من داواکارم دووبارە لە هەواڵ و دۆستەکانی خۆمان کە ئەم پەیج و ئەکاونتانە نەکەنە سەر چاوی خۆیان بەڵێ هەر جارێک کە قەیرانێک دروست دەبێت شتێک دروست دەبێتن ئەم پەیجانە دەست دەکەن بە درۆ دەلەسە و بڵێن نانەوەی ئاژاوە پشێوی ناو خەڵکدا بەڵام ئێمە بەوان ناشین و هەروە بە تایبەتیش ئێستا ئێمە لە دۆخێکی نایاسایی داین کە نەکوەکو یەکێتی وەکو هەرێمی کوردستان و عێراق و دەبەرەکەش کە هەر هەمویان بە قەیران چەند قەیرانێکدا تێدەپەڕین ئەمڕۆ من وای دەبینم ینی ئەو حزبانەی کە لە پشت ئەم پەیج و ئەکاونتانن ئەبێ واز دەمە بێنن بەڵکو ئەبێ دەست لە ناو دەستیەک بنێن ئێمە بەرەو هەڵبژاردنێک دەچین ئەو هەڵبژاردنە سەنگ و قورسایی کورد لە بەغدا دیاری دەکاتن